بەیانیتان باش بینەرە خۆشەویست و بیسەرە ئەزیزەکانی ئێمە لە هەر شوێنێکن بینەری بەیانی 24 بن کە بڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون کە لە بابەتی کللتوری و هەمەڕەنگ و هەروەها تەندروستیش خۆی بینێتەوە وەکو هەمیشەیەمە دەستپێکی ڕۆژەکەمان بەو بابەتانە بێت تا بتوانین بە وزەیەکی زۆرەوە تەواوی ڕۆژەکەمان ئاگاداری تەندروستیمان و بابەتە چالاکی و کللتوریەکانیش بین جا چ ناوخۆ بێ یاخود هەندێک لەو بابەتانێک کە جێی سەرنجن لە گیانیشە بۆیە لەگەڵ خواردنینانێکی بەیانی بینەرمان بن و لە دەستپێکی پرۆگرامەکەشەوە هەندێک لەو بابەتانتان پێ ئاشناکەم. بۆ درێژەدان بەکاری دەستی و فێرکردنی خانمان خولێکی تایبەت بە دەستڕەنگینی و درومانی بۆ زیاتر لە 7 خانم لە کارگەی مافوری سلێمانی کرایەوە. ڕۆژانە باز لە نانەکرێت گوایە زیانی زۆرە وای لێ هاتووە خەڵکی بە دڵاڕاوکیەوە نان بخۆن لەگەڵ پسپۆڕی تایبەتی خۆراک باسی پەیوەندی نێوان قەڵەوی و نان دەکەین. بەهۆی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێژەی تاوان زیاد بووە بۆیە داوا دەکرێت بە یاسایەکی تایبەت کاری سۆشیاڵ میدیا لە کوردستان ڕێک بخرێت. لە کارگەی مافور و چنین لە سلێمانیەوە دەست پێیەکەم کام کارگەی چارەکە سەدەیەکە بەشێکە لە کەرەستە کوردەواریەکانی وەک مافور، جاجم و بەڕا. ئەم بابەتانە دروستەکە و لە کۆنا ئەم کەرەستانەوە پێداویستی ژیانی هاوڵاتیان بەکار هاتووە و بۆ درێژدان بەکاری دەستی فێرکردنی خانمانی دیکەش کە خولێکی تایبەت بە دەستڕەنگینی و درومان بۆ زیاتر لە 7 خانم لە سنووری سلێمانی لە ناو کارگەکەدا کراوەتەوە و خانمێکیش کە کارمەندی ڕستن و چنینە ماوەی 20 ساڵە لەم کارگەیە جۆڵاییەکە باسی ئەوشەکە کە 20 ساڵە سەرخاڵی و کارەیە ئەژڵێ چەندین بەرماڵ و قاتی شاڵ و جانتای دروست کردووە کە بۆ ڕۆژانەی هاوڵاتیان بەکارەهێنرێ. ئێستا یانەوێ خانمانی دیکە فێریەم کارە بکەن ئەمەش مەبەستی پاراستنی کەرەستەی کللتوری و هەروەها بەدەستهێنانی بژێوی ژیانیشە لە هەمان کادا جگەلەوەی کە ئەم کەرەستانە ئەهێڵڕێتەوە پارێزگاری لێکرێ لە هەمان کاتە خانمان ئەتوانن ببنە خاوەنی داهاتی خۆشیان. ڕۆژانە چەندین کاژمێر شێوازەکانی درین و بڕین بە شێوەی تیۆری و کردداری دەگەێنێتە ئەو خانمانەی کە خولیای فێربوونی درین و چنینیان هەیە. زۆرێک لە بەشداروانی خولەکە فێربوونی دیزاین و ڕستن و چنین بە خولیایەکی منداڵیان دادەنێن. من خوێندکارم و ئەمە خولیایەکی مناڵی خۆم بووە و زۆر تمۆحی فێربوونم هەبووە. حەزم لەم پیشەیە بووە دەستخۆشیش لەو کەسانەکەم کە ئەم پیشیان بۆ ئێمە ڕێکخستووە و من ئەمەوێت لە ڕێگەیم ئیشەوە ینی چۆن بڵێ بتوانم ژیانی خۆم پەرە پێ بەمیان بژێوی ژیانی خۆم دابین بکەم. من بە شێوازی ئەکادیمیڵێم پێشە لەسەر تەختە شتەکانیان بۆ شیەکەمەوە چەند بۆ نمونە ماکسیەکە بۆ دیەکە جلێکی دەرەوەی چەند قیاس بێت و چەند ساتی مزافی بیتێ. ئەمەیە سەرەتایەکانی شێوەکو ماکسیە بڵێ جلی کوردی ژێرەوە ژێری جلی کوردیە کراسی کوردیە ساڵتە و هێلک و ئەم چاکەتانی ئێستا بە عام مۆدیلێتی. کارگەی مافور و چنین چەندین بەرهەمی کولتوری تێدا بەرهەمێنراوە لەوانە جاجم و مافور و فەڕەش کە هەموو بەرهەمەکان بە ڕێگای کۆن لە ڕێگای ئەو ئامێرانەی کە بەدەست کار دەکەن دروست کراوە. قەدریا زیاتر لە 20 ساڵە لەم کارگەیە کاری جۆڵایی ئەنجام داوە. کە هاتین سەرەتا فەرشمانەچنی ئەو کاتە بەشی جۆڵا نەبوو فەرشمانەچنی ئیتر دوای بەشی جۆڵایان دانا دوای 2 ساڵازانە سەر فەرش بووم ئیتر هاتمە سەر جۆڵە ئیتر هەتا ئێستاوە لەسەر جۆڵە ئەم جۆڵایش بەرماڵی لێ ئەچنین پۆپەژمینی پێچنین قاتی شاڵی پێچنین ئاڵای کوردستانی پێچنین حەسیری پێچنین. لە سنووری شاری سلێمانی کارگەیەک ماوە ئەو کارگەی مافوری سلێمانیە ئەلبیسەکە نەما کۆمەڵە کارگەیت کە نەما کارگەی زگەرە نەما ئەمە فەرش بە هەموو قیاسەکانیەوە بەکاردێنین مافور بە هەموو قیاسەکانی جۆڵایی ئەوەی دوورمانی شاتە سەری
هاتە سەریانی بەڕاستی ئەمە مواد ئەوەلیمان پێشان هەبوو لە چێمان بوو لە کارگەکانی خۆمان و دوو کارگێستا کۆتایی پێ هاتووە. کارگەی مافۆر و چنین لە ساڵی 1990 لە شاری سلێمانی دامەزراوە. لەو دەمەوە تا ئێستا بەبێ وەستان خەریکی بەرهەمێنانی زۆرێک لە بەرهەمە کولتوریەکانە. کارگەی مافۆر و چنین جگە لە ئامانجی پاراستنی بەشێک لە کەرەستە کوردەواریەکان بۆ تا ناوەندێکی بژێویش بۆ سەدان خانمی دیکە کە لە ڕێی بازاڕکردنی بەرهەمەکانیانەوە خەون و چیرۆکەکانیان تێکەڵ بە بەرهەمەکانیان دەکەن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. لە ئیدارەی سربەخۆی سۆران لە پاڵ چەندین بواری دیکە بۆ 4 ڕۆژ گرنگی بە ژینگەشە درێت ئەو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بە هاوکاری ژمارەیەک ڕێکخراوی دیکەی ناوخۆیی و چەندین کەسیش کە ژینگە دۆستن لە هەروەها ڕێکخراوانەی دیکە کە ناوخۆین و عێراقین و نێودەوڵەتیشی تایە کە لە ئیدارەی سربەخۆی سۆرانن چەند پرۆژێکیان لە دەڤرەکە ڕاگەاندووە و پرسی ژینگەیەکێکە لە گرنگترین پرۆژەکانیان جا لە ڕێگی پاراستنیەوە بێت یاخود هەر خزمەتێک بێت کە بە ژینگەی بکات. پرسی گەرمی نێو هۆڵەکە ژینگەیە. ژینگەیەکی تەندروست بۆ کۆمەلگا و دیاریکردنی ئەرچی حکوومەت و تاک گفتوگۆ دەکرێت. فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بە هاوکاری ژمارەیەک ڕێکخراوی ناحکومی ناوخۆی و عراقی و نێودەوڵەتی لەگەڵ ئیداری سربەخۆی سۆران پێی هەڵساون. ژینگەش بوارێکی گرنگە گەش زۆری ڕێکخراوەکان گرنگی پێدان لە زۆربەی ئەجەندای ڕێکخراوەکان زۆربەی پرۆژەکان ئەبێ گرنگی بە بواری ژینگە بدرێتن ژینگە بە پاکوخایان ڕابگرێتن گرنگی بە پاکوخانی ئاو هەوا و هەرەوە درختەکانیش بدرێتن لە زۆربەی زۆری پرۆژەکانمان بەشێکی گرنگەوەیکەوە گرنگی بە بواری ژینگە بدرێت ئەگە هەر جۆر پرۆژەیەک بێتن. ژینگە بە دیاریکراوی ئاو هەوا و سرۆژد هۆکاری سەرەکی تەندروستی مرۆڤن. تێکچوونی هاوسەنجی لە ژینگەدا زیانی زۆر بە کۆمەلگا دەگەیەنێت. شارەزایانی ئەم بوارە بۆ چوونیان وایە کۆمەلگایەکی وشیار ژینگەیەکی خاوێن بەرهەم دێنێت. لە کابینەی ئەمجارەدا لە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە بواری ژینگە دراوە گرنجێکی تەواوی پێدراوە بۆی بتواندرێت سوود لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا وەرجێ لە ڕێگەی ئاوەوە وزەی خۆرەوە کارەبا بەرهەم بێتن لەبەرەوەی کارگەی ڕسایکلین دامەترێن گۆڕانکاری بکرێن ڕێژەی سەوزایی بگرێن تا زیاتر لە ڕێژەی ستاندەرەوە و ئەو گرفتە ژینگەیانەی کە هەنا کەم بکرێتەوە بۆیە ئەمەش تەنیا بەلایانی دەسەڵات ناکرێت بەڵکو بە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی پێکەوە دەبێت کار بکەن بۆ ئەوەی ئاستی ژینگە لە مەترسیەکان کەم بکەنەوە خۆشیاری ژینگەی زیاد بکەن. هەوا سەوزایی ئاژەڵ و باڵندەی چێوی و ژینگەی پەروەردە و بوارەکانی دیکە لە سەراستی جیهان گرنگی زۆری پێدەدرێت و بەردەوامیش هۆشداری لە مەترسیەکانی ژینگە لەسەر کۆمەلگەی مرۆڤایەتی دەدرێت. لە هەرێمی کوردستانیش دەسەڵاتی جێبەجێکردن ژینگە پارێزی وەک پرسێکی نیشتیمانی گرنگ دەبینێت و لەگەڵ ڕێکخراوەکانی ئەم بوارە بەردەوام کار لەسەر پاراستنی دەکات. تەیفور محەممەد، کوردستان 24 سۆران. بەردەوام ڕۆژانە باسی واکرێت کە ئامێرەکانی پەیوەندی و یاخود بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی خراپ و بۆ مەبەستی خراپ و مەبەستی دیاریکراویش بەکارهێنرێ. ئەمە زیانی جۆرا و جۆری لێکەوتۆتەوە و زانین کە بەشێکی هەرە زۆری تێکدانی شیرازەی کۆمەڵگا و خێزانەکانیش بەهۆی خراپ بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیان. پارێزەرێک پێی وایە کە پێویستە بۆ ڕێگریکردن لە حاڵەتەکانی خراپ بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە حکوومەت بە یاسا کاری هەندێک پەیج و ماڵپەڕی ئەلکترۆنی ڕێک بخاتەوە. ڕاستە لە دنیا ماڵپەڕانە یاخود ئەم پەیجانە ناتوانرێت کۆنتترۆڵێکی تەواو بکرێت، بەڵام پارێزەران پێیان وایە کە یاسایەک هەبێ بۆی کە ئەو کەسانی خراپ بەکاری هێنن بە پێ و یاسایە مامەڵیان لەگەڵا بکرێت. ڕۆژانە زۆرترین کات تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردەهێنێت کە نزیک دەبێتەوە لە 16 کاتژمێر، بەڵام زۆرینەی و کاتانە بۆ خوێندنەوەی کتێبی ئەلکترۆنی یان وەرگرتنی زانیاری بەسوود ئامێرە زیرەکەکان بەکاردەهێنێ. میوان وەک هاوڵاتیەک پێی وایە ئامێرەکانی پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتیەکان
بۆ ئەوە دروست نەکراون تا ژیانی کەسێکی دیکە بشێوێنیت بۆ چوونیشی وایە ئەو کەسانی ئەو کارانە دەکەن لێ دوور بکەونەوە. لێرەوە پێیان ئەڵێم هیوادارم بچنەوە بە خۆیاندا ماڵی کەس وێران نەکەن، یعنی خێزانی کەس پەرتەوازە نەبێ بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەبەرەوەی باش بەکاری بێن، لەبەرەوەی وەکو تیشم چەندین خێزان هەڵوەشێنراوەتە بە هۆکاری خراپ بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان. ئێمە وەکو خۆمان گەنجان بەتەمان لە ئایندەیەکی نزیکدا عنی کارێکی باش بکەین لەسەر باش بەکارێنانی چۆنێتی تۆڕە کۆمەڵایەتیەکان. خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان وای کردووە کە چەندین کۆبوونەوە و سیمینار بۆ هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا ڕێک بخرێت. ڕۆژگار پارێزەرە و زۆربەی ئەو کەیسانەی دێنە لای بۆ جیابوونەوە هۆکارەکەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە. وەکو کەیس بەڵێ من ئێستا حالێن کەیسێکم لەلایە کە دوو خێزانی هەڵوەشانەوە نەک خێزانێکیش. خێزانی یەکەمی کوڕەکە بەداخەوە کە بەهۆی تۆڕی کۆمەڵایەتی و ڕسم ناردن و کۆمەڵەشتەوە هەڵوەشاوەتەوە. لە ئێستادا خێزانی بەرامبەریش ئەینەنش دیسانەوە لە هەڵوەشاوەتەوانێ و لە ئێستادا لە دادگادان بۆ جیابوونەوە. ئەمەش هۆکاری ناردنی کۆمەڵێک ڕسم لە بینی کوڕکچەکەیە. پارێزەران و توێژەران بە گرنگی دەزانن بۆ ئەوەی هیچ کەس و لایەنێک نەتوانێت بێ بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان بکات، پێویستە حکوومەت بەرنامەیەکی استراتیژی دابنێت و بە یاسا کاری هەندێک پەیج و ماڵپەر ڕێک بخاتەوە. ئامێرەکانی پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ سوودی مرۆڤایەتی دروستکراون، بەڵام بەشێک لە هاوڵاتیان و بەکارهێنەرانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە خراپ سوود لەم تەکنەلۆژیایە وەردەگرن کەوە بە زیان دەشکێتەوە بۆ خۆیان و بۆ تاک بە تاکی کۆمەڵگەش. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هەرچەندە لە هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان چەندین یاسای باش و بەپێی زۆربەی پسپۆران و لە پارێزەرانیش باسیەوەکەن کە یاسای زۆر باشمان هەیە، بەڵام ئایا وەک خۆی جێبەجێ کرێت کاتێککە داوای یاسایەکە کرێ بۆی کە ببێتە یاسا بۆ کۆنتترۆلکردنی یاخود پارێزگاریکردن لە بەکارهێنانی سوۆشیال میدیا بەگشتی، بەڵام ئایا ئەم یاسا گەر جێبەجێ بکرێ خۆ جێبەجێ نەکرێت تا چەند کاریگەریە بێت لەسەر تاک تۆی تاک ئەتوانیت خۆت یاسایەک پەیڕەو بکەیت، خۆت پارێزەری هەموو هەڵسوکەوتەکانت بیت لە بەکارهێنانی و ئامێرەی لەبەردەستایە کە تەنها تۆ توانی کۆنتترۆلی بکەیت. ئەمە ئەبێتە هۆیەوەی کە تا چەند شیرازەی خێزانەکان پارێزراو بێت و کۆمەڵگاش پارێزراو بێت لە هێرشی هەر کەسێک کە لە ڕێگەی خۆیەوە بتوانێت کاریگەریەکی نەرێنی و خراپ خاتە سەر بەرامبەرەکەی و دوجاریش کۆمەلگا دووچاری هەموو ئەو مەترسیانە بێتەوە کە ئێستاتیایەتی. بۆیە هەرچەند یاساش هەبێت ئەگەر ئێمە بۆ خۆمان یاسایەک بۆ پارێزگاری لە هەموو هەڵسوکەوت و ئەو کارانە نەکەین کە ئەیکەین و ئەنجامیان لە ناو ئەو جیهانە فراوانەی کە هەیە ئەوە ناتوانین کۆنتترۆلی ئەوە بکەین. ئەمڕۆ ئێمە ئەم بابەتە گرنگی زیاتری پێین قسەی لەسەرەکەین لەگەڵ میوانێکی تایبەت کە پارێزەر سۆران جەلال قەرەنیە و قسەی زیاتر لەسەرم بابەتاکەین زانین چۆنە توانرێ یاسایەک بەکاربێنرێت. سلااو لەبێ کاک سۆران بەخێر هاتی. زۆر سپاس سلااو لە خۆتان و لە بینەرانی کوردستان 24 و کوردستانی زۆر سپاس. زۆر سپاس. کاک سۆران ئەم کاتێک مەیتیای نەگەر ئێستا من و تۆ بابەتێک بوروژێنین کە هەندێک کاریگەری هەبێ خۆت بڵین تا ڕادەیەک جیاواز بێ لە بابەتێکی ئاسایی ڕۆژانە بابەتێک بێ کە گرنگی هەبێ لای کۆمەڵگاوە ڕاستەوخۆ بە چەندین شێوازی جۆرا و جۆرە چێتە ناو سوۆشیال میدیاوە ببێ هیچ فلتەرێ باشە ئەمە کاریگەریە نەرێنیەکانی چییە بێ لەسەر کۆمەلگا لەسەر کەسانێک کە ئەیبینن کە ئەیبیستن؟ بەڵێ زۆر سپاس تەبیعی ئەگەر هەر باس و خواسێک کە دەچێتە ناو سوۆشیال میدیا بەبێ زەڕورەت بێ بە دڵنیاییەوە تووشی کۆمەلگە تووشی گرفت دەکا. لەگەڵ ئەوەدا تازە لە راپۆرتەکان بینیمان کە چەند پارێزەرێک و چەند هاوڵاتیەک دوان لەوتەکانیان وا بەدی دەکرا لەسەر جێبەجێنەکرد هەموو دەگەڕێتەوە سەر جێبەجێنەکردنی یاساکە. لە کاتی خۆیدا کە مۆبایل یان کە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تۆڕی پەیوەندیکردن بە شێوازێکی ئەو کاتی بەس تەلەفۆنی تەل هەبوو
یاسادانەری عراقی شوێنی ئەو یاسایە نەکرا بۆ ناو یاسای عراقی بەڵام دواتر کە مفاتەحەی حدودەکان بووە دوای ساڵی 2001 ئەوانە مۆبایل پێیا بوو ئینتەرنێت پێیا بوو ئەمانە یاسادانەری کوردستان لە یاسای ژمارە 6 ساڵی 2010 یاسایەک ڕێکخراکە لە هەشت ماددە پێک دێ ئەو ماددە یاسایانە زۆر بە جوانی دەکلێبرین کۆنتترۆلی بابەتەکانی سۆشیال میدیا و بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی تەلبەند و بێتەلی کردووە بۆیە ئەگەر هاتوو لە جێبەجێکردنی یاساکە جێبەجێ بکرێتن پێم وایە زۆر بە جوانی دەتوانین سۆشیال میدیا و زۆر بە جوانی دەتوانین ئەو کێشانێک کە بەرۆکی کۆمەڵگەی گرتووە لە ڕێگەی پەیوەندیکردنەوە کۆنتترۆل بکرێت باشە ئەو یاسایە لە هەرێمی کوردستان تا چەند جێبەجێکرا خود بڵین ئەگەر بە شێوەیەکی دیکە بڵین یاساکە تەواوی ئەو کێشانەی تیا چارەسەرەکرێت لە جێبەجێکردنی ئەگەر پەیوەستە بە تۆڕ وڵاتەکان و لە خراپ بەکارهێنانی بەدڵنیاییەوە زۆر جار هەیە لۆیە یاساکە زیاتر باسیەوە دەکەن دەڵێن یاسای دوی مۆبایل کە باسی یاسای دوی مۆبایل دەکەن لە یاسای دوی مۆبایل باسی ئەو جەریمە دەکە کە بە مۆبایل جێبەجێ دەکرێت مەثەلەن قەذف و تەشهیرە یان تەهدید و هەڕەشەیە زیاتر لە مادەی دوو جێی خۆی کردەوە ئەوانە کە ئەویش لە حەبسکردن مەثەلەن لە 24 کاتژمێر تا 5 ساڵ سزای لە بۆ دانرایە بەڵام تەمەشا دەکەین زۆربەی ئەو جەرائیمانەی بە لە ڕێگەی مۆبایلەوە یان لە ڕێگەی سۆشیال میدیاوە دەکرێتن لەبەرەوەی مادەی چاری یاساکە جێبەجێ ناکرێت کە باس لەوە دەکاتن نابێ هیچ یەک لە کۆمپانیاکانی فرۆشتنی سیمکارت جا سیمکارتەکە مەثەلەن فەرق لەوەدانە ئایا سیمکارتێکی پەیوەندیکردنە وەکو کۆڕەک تەلیکۆم وەکو ئاسیاسیل وەکو زین یان وەکو مەثەلەن فاستلینگ و تیشکنێت و ئەمانێکە لە بواری ئینتەرنێتەوە کار دەکەن لێ ئەگەر ئەوانە لە بیدایەتدا ئەو کۆمپانیا گەورە کۆمپانیان یاساکەیان ناگرێتەوە جێبەجێ ناکەن جێبەجێ ئەو هۆکارەکەی خۆی دەبوو لە بیدایەتی ئەو بابەتە هیچ سیمکارتێک و هیچ فرۆشتنی خەتێکی ئینتەرنێت بەبێ زانیاری شخصی بە کەڕیار نەدرابە وەکو لە هەموو وڵاتانی تر بینیمانە ئێستامە کە میوانین دەڕۆینە بەسیترین شوێن کە دەڕۆین بۆ تورکیا بڵم بۆ نام تەمەشا دەکەین هەتا کۆپی پاسپۆرتەکە لێوەرنەگری ئینفۆرمێشنێکت لێوەرنەی کە تۆچی لێرە میێوانی ئیقامەتە یان لە کام هۆتێلدا دەنیشی سیمکارتەکەت پێ نادات بەڵام کۆمپانیاکان ئەویان لەسەر جێبەجێ نەکراو کە دەبینین لە بازار ئەو سیمکارتانە بە کۆمەڵ لە ئێستادا تا حدێک باشترە تا حدێک کۆنتڕۆلکراوە بەڵام هەر بە پێی پێویست نییە لەبەر هەر کەسێک دەیەوێت لە وڵاتی مەتای ئێستاکەش جەریمەک ئەنجام بدا زۆر بە ئاسانی جەریمەکە ئەنجام دەدا لەگەڵ ئەوەشدا خۆ تەمەشا دەکەین دزیکردنێک مەثەلەن یان قەتلکردنێک بە مۆبایل ناکرێت ئەوەی کە بە مۆبایل دەکرێت یان ئیستفزازکردنە یان قەذف و تەشهیرە یان هەڕەشەکردنە کە مادەی جیاشی لێ نابتەوە ئەو کاتە لەبەرەوەی زۆر پێیچ هەیە دادەندێ بە فەیکی بۆ نمونە بە کابرا فەیسبووکێک دادنێ دە شخصەک فەیسبوک دادنێ ئەوەی کەمە بەستێتی پێی دەکەوت دواتر ڕەشی دەکاتەوە سیمکارتێک دەکڕی بە 5,000 یان 2,000 ئیشەکەی خۆی ئەوەی کەمە بەستێتی پێی دەکات مەرامەکەی جێبەجێ دەبێ و فڕید دەدات باش ئەم کێشانە بێگومان ئەگەر لە وڵاتانی پێشکەوتوش کۆنتترۆلی تەواوی سیمکارد یاخود هێڵەکانی ئینتەرنێت کرابە بەڵام ئەم کێشانە هەر هەیە هەڵبەت لەوێژ تونند و تیژی بەرامبەر ئافرەتان بەرامبەر هەر چین و توێژێک بێ هەیە ئەگەر لە ڕێی تۆڕ کۆمەڵاتیەکانەوە بێ کاتەوان چۆن مامەڵی لەگەڵاکەن لە کاتێکا تووەڵی ئەوان کۆنتترۆل کراویشە بەڵێ پێم وایە بێ زانیاری وەرنەگیرێت بەڵێ پێم وایە باز لە تونند و تیژیەکە مەثەلەن باسێکی جیایە لەگەڵ ئەوەی کە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەندەی ئەمن ئاگادار بم و زانیاریم کۆ کردبێتەوە لە وڵاتانی دەرەوە بەو شێوازەیە نییە بەو شێوازەیە نەکراوە کە مەثەلەن ئەو جەریمانێک کە لێرە ڕوو دەدەن لە ئێستادا هەڕەشەکردنێ وێنەیەکی گرتووە وێنەیەکی بۆ نردووە ئەوانە هەموو بە جەریمەی مۆبایل لێرکوانە دەکەن لەبەر چیش لەبەرەوەی لێرە مەثەلەن یان لە هەر وڵاتێکی تریش دۆزینەوەی ئەو شخصانێک کە لە ڕێگەی مۆبایلەوە لە ڕێگەی تەلبەندەوە جەریمەیەک ئەنجام دەدەن ئاسان نییە دەست پێگەیشتن نیە کۆنتترۆلکردنیان ئاسان نییە باشە ئەمە لە ڕووە یاسایەکەیەوە کە یاسایەکەیە بەڵام لە جێبەجێکردنیە کێشە هەیە باشە ئەگەر باسێکیەوە بکەین لە ڕۆ کۆمەڵایەتیەکەیەوە تا چەند بۆتە هۆکارێکی گەورە بەداخەوە چەنە ئامارەکان شایەتی ئەوەن هەم بۆ لێک هەڵوەشانەوەی خێزانەکان
و هەم بۆ کێشە خێزانیەکان و تاگاتە کۆمەڵایەتی و کۆمەلگاش بە گشتی. بەڵێ ئەگەر بە سمپڵ هەر نسبەیەکی تەلاق وەربگرین ئێستا لە ئێستادا دەکرێت برین ئەگەر 1970 وەکو سمپلەک وەندەین دەکرێت برین 150 بەشێک لە سۆسیال میدیا سەبەبە لەوەی کە بەکارهێنانەکەیەتی جایان گەنجێک هەڕەشە پێ لە ئافرەتێک دەکا یان پیاوێک هەڕەشە پێ لە مثلەن خانەوادەیەک دەکاتن بەو شێوەیە وەدەکە دائیمەن قوربانیەکانیش چێن زیاتر لە خانەوادەیەک و دوو خانەوادە هەر ئێستاش بینیمان لە راپۆرتەکە یەک لە پارێزەرە بەڕێزەکان ئاماژەی پێکرد زیاتر لە دوو خانەوادە و سێ خانەوادە پێی دەبنە قوربانی. باشە کاک سۆران پێت وایە کە ئەو یاسایە ئەگەر جێبەجێ بکرێت تەواوە بۆەوەی کە کەسانێک دووچاری کێشەیەکە بنەوە یاخود ئەو کەسێک کە هەستاوە بە دروستکردنی مەترسیەکە یاخود هێرشەکەی کردوت سەرەوە لە ڕێگەی بە خراپ بەکارهێنانیەوە سزاکەی کە بووی دانراوە لەو یاسایە بەسە بۆی کە دووبارەی نەکاتەوە. بەڵێ پێم وایە ئەو یاسایانی لە وڵاتی ما هەم لە ئەوەی کە پابندە لەگەڵ عێراق و هەم ئەوانەیە کە هەموار کراونەتەوە یان بە نوێ دانراون لە کوردستان پێم وایە یاسای زۆر تونند و تۆڵ و تۆکمەن یاسای زۆر جوانن بەڵام بەداخەوە لە ڕووی تەنفیزکردنەوە یاسایەکان دەکوژێن بەڕاستی لە باتی یعنی لە جیاتی ئەوەی کە تۆمەتبار بە سزاکەی خۆی بگاتن یاساکان زیاتر سزا دەدرێن لەبەرەوەی تەنفیز ناکرێن ئەگەر بێت و ئەو کەسانێک کە تۆمەتەکان لەسەر ساغ دەبتەوە یەک لەو سزایانی مەثلەن پێبژاردنیشی تێدایە لەبەرەوەی زۆربەی یاساکە غەرامەشی تێدایە و حەبسیشی تێدایە کە مەثلەن لە 24 کاژی بەر ئاماژان پێکرد تا دەگاتە 5 ساڵ ئەگەر تۆمەتباران لەوانە بگەنە سزایەکی قورسی 2 ساڵ و 3 ساڵە باوەڕ دەکەم لەگەڵ توندکردنی هەر سزایەک دائیمەن تاوان کەمتر دەبتەوە. باشە ئێوە لایانی پارێزەرانن ئێوە لایانی یاسان بۆچی جێبەجێ ناکرێت یاخود بۆ مرونە هەیە لە ئەو یاسایە کە جێبەجێ نەکرێوەکو خۆی بۆ سزاکان کەمەکرێتەوە کە لە کاتێکە ئێوە پارێزەرانن و مافپەروەرانن بۆچی ئەمە ئاکرێت؟ بەڵێ خۆی هەرکە باسم کرد ئێمە کە باس دەکەین لەو هەشت مادەیە زیاتر دەڵێن دوی مۆبایل بەقوەترین ئەنجامدانی تاوانەکان لەو ڕێگەیەوە گەیشتن بە تۆمەتبار ئاسان نییە لە بابەتی پەیوەندی ئەلکترۆنیەکان و پەیوەندێک وازراوەکان لەبەر ئەوەیە دادوێرە بەڕێزەکانیش ناتوانن بە هەمان شێوە ئەو سزایە تونند و تۆڵە جێبەجێ بکەن لەبەرەوەی مبرر هەیە مەثلەن تۆمەتەکە دیار دەکرێت کە تەوجیه دەکرێتن بەڵام تۆشتەکە ئەو شخصێک کە تۆمەتەکەی لەو تەوجیه دەکرێت دەڵێ من نەبوویمە یعنی تا کۆتایی کێسەکە لە مەرحەلەی تحقیقکردندایە نکۆڵی دەکاتن کە من نیم مەثلەن دەرم من نیم لەبەرچی لەبەرەوەی پیجێکی فیک بەکاردێنێ یان ئەکاونتێکی فیک بەکاردێنێ یان سیمکارتێکی کەواتە ڕێگە چارە چیە بۆ ئەوە؟ ڕێگە چارە دەکرێت زیاتر ئیش لەسەر ئەوە بکەن هەر کە باسم کرد خاڵی چوارەم یاسای مادەی چوارەم جێبەجێ بکرێتن تونند و تۆڵکردنی ئەو سیمکارتانی کە لە بازار هەن نەهێڵرێن کۆمپانیایەکان حکوومەت ئیلزامیان بکاتن بەوەی کە هیچ سیمکارتێک و هیچ هێڵێکی ئینتەرنێتی نەفرۆشتێتە هیچ کەسێک بەو شێوەیە دەکرێت کۆنتترۆل بکرێت تا ڕادەیەک. باشە ئێوە وەکو یاسا وەکو پارێزەران چیتان کردو بۆی کە لایانی پەیوەندیدار بۆ نمونە هیچ هەمان یەکتان هەیە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بۆی کە بتوانن بە هەرچ ڕێگەیەک بێت ئەگەر بە تەواویش نەبێت بە شێوەیەکی دیاریکراویش بێت هەندێک لەو پەیجانە هەندێک لەو ئەکاونتە شخصیانش بێت کۆنتترۆل بکرێت هیچ کۆنتاکتێکی واتان کردووە یاخود پلانێکتان پێیاون؟ بەڵێ هەم ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەم چالاکوانان کە خۆشمان جزئێکین لەو بەشە هەم پارێزەران و یاساناسان مەثەلەن زۆر جار بزات لەگەڵ وەزارەتی مواصلات وەزارەتی گواستنەوە زیاتر محتەمن بەو بابەتە و لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری زۆر جار سیمینار و کۆڕ بەستراوە لەو بابەتە بەڵام تەمەشا دەکەین دەرەنجامێکی باشی نەبووە بۆیە چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی پێم وایە دەبێت بەردەوام بن ئەم فشارە چڕ بکرێتەوە بۆ ئەوەی لێکەوتەی باشی هەبێت. کاک سۆران زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ زانیاریەکانت بە هیوان کە هەرێمی کوردستانیش
لەو ئاستا بە ئێوەی پارێزەران کاری جدیتر و باشتر بکەن تا کەس نتوانێت ئەو تۆڕە کۆمەڵاتیانە بە خراپ بەکار بێنێ. هیوادارین بابێن دەستا زۆر سپاس بەوەش. لە سەرتاوە باسی بابەتێکم کرد کە پەیوەستە بە تەندروستیمان بە ژیانی ڕۆژانە و بۆ خواردنانی کە ئێمەی خۆین. زۆر جار باسی وەکرایان نانە بێتەوەی قەڵەوی ئەگەر من بەردەوام نام خۆم قەڵەوە بم ڕۆژانە باز لە نانەکرێت کە گویا زیانی زۆرە وای لا تۆ خەڵک بە دڵ ڕاوکیەوە نانە خوارد خواردنێکی زۆرە خوا بەڵام نان ناخوا لەگەڵیان بەڵام چەند ڕاستیەکەن کە بێت دەربارەی نان بیزانین. یەکێک لەوانە ئەو زیانانەی کە باس کراوە بریتە لە زیانەکانی ئاردی سپی واتە ئاردی سفر و هەمووان یاخود هەموو پسپۆڕانیش کۆکن لەسەرەوەی کە پێویستە نان لە ئارد بۆ دروست لە ئاردی بۆر دروست بکرێت و چونکە ئاردی بۆر وەک دانوێڵە تەواوەکان پۆڵە نەکرێت و هەرسێ پێکهاتوەکانی گەنمی تایە لە کاتێکا کە ئاردی سپی تەنها لە ئیندۆسپێرم دروست دەکرێت و بەشی زۆری ڕیشاڵ و ڤیتامین و کانزاکانی تیانیە و هەروەها نان بڕێکی زۆری کالۆری تیانیە واتە بەتەنها نابێت هۆی قەڵەوی زۆر یاخود کێژ زیادکردن بەڵام نانیەکێکە لە یاخود بڵین نانێک کە لە ئاردی سپی دروست کرابێ یەکێک لەو خۆراکانی کە ئەبێتە هۆی قەڵەوی ورێک هەروەها بەهۆی کەمی مادە ڕیشاڵیەکانەوە بەرزی گلیسمیک و ئیندێکس ئەگەری توشبوون بە نەخۆشی شەکرە زیاد دەکات. ئاردی بۆر و ئاردی گەنمەشامی و شۆڤان و ئاردی جۆ و ئاردی بادەم باشترینن بۆ مرۆڤ و درەنگتر هەز بە برسێتی شەکات. مرۆڤ کاتێکە و جۆرە ئاردوانە خوارد کەمتر هەز بە برسێتێکە و یاخو بڵێن درەنگ برسێ بێتەوە. بڕی ڕێگە پێدراوی ڕۆژانە لە ئارد بە شێوەیەکی گشتی بریتە لە 178 گرام. بەڵام ئەو ڕێژێ بەپێی جۆری خواردن و پیشە و چالاکی جەستا و ئەنجامدانی وەرزش ئەگۆڕێت واتە ڕۆژانە نزیکەی 2 نانی بازاڕەکات ئەو ڕێژەیە بەڵام لە یادمان نەچێت کە خۆراکی تری وەکو پیزا و کێک و ئیشی هەویر پسکیت ئارد هەموو ئەمانە ئاردی تیا و ئێمە ئەیخۆین واتە تەنها ئەو ڕێژەیە نییە. و چوارە بوونی ڕشکە و شمڵی تۆوەکانی تر لە ناو نانی ئاردی بۆر سوودەکانی زیاد دەکات هەروەها بەکارهێنانی خومرە لێبری سۆدا بژاردێکی زۆر تەندروستە کە توانین بەکاری بێنین و زیانەکانی لابین. و پێنجەم گرنگترین هۆکاری قەڵەوی بریتە لە خواردنی بڕی زیاتر لە پێویست لە لەش و کالۆری لە ڕۆژێکە خواردنی دەوڵەمەند بە کاربۆهیدراتی سادەی وەک ئاردی سپی و برنجی سپی و شەکری دروستکراو و شیرینی بڕێکی زۆر لە کاربی تێدایە و لە هەمان کاتی شابێتە هۆی زۆر برسی بوونەوە بەڵام مادە پرۆتینیەکان ماوەیەکی زۆر زیاتریەوێت تا هەرسەکرێت و درەنگتر مرۆڤەکە برسیە بێتەوە. کەس نییە بە نان و ماست یان نان و تەماتە خەڵەو بێت بەڵکو کۆی خۆراکی جۆرا و جۆر خۆراکەکانی دیکە بە درێژای ڕۆژەکە پێویستە ئەژمار بکرێت و ئێمە حسابیان بۆ بکەین کە ئەوانن بەشێکی زۆریان ئەبێتە هۆی قەڵەوی و زیادبوونی کێش. لەسەرم بابەتە گرنگە ئێمە میوانداری دکتۆر کامەران ژاژڵەیمان کردووە کە سپۆڕی خۆراکیە ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت و باسی نان و هۆکارەکانی قەڵەوی و زیادبوونی کێشیشی لەگەڵەکەین. بانیت باش دکتۆر ڕۆژێکی باش و پڕتەندروستی بۆ تۆ. بەیانی جەنابیشتان باش و بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. زۆر سپاس. دکتۆر من هەندێک ئاماژەم بە ئاردی سپی و ئاردی بۆر کرد کە چۆن بەکار بهێنرێ بەڵام پێم خۆشە تۆ زانیاری زیاترمان پێبەی لەسەر ئەو نانەی کە ئێستا ئێمە ئەیخۆین یاخود بەگشتی هاوڵاتیان لە نانەوەخانەکان لە ماڵەکانیانە هەیە تا چەند زیانی هەیە تا چەند کاریگەری هەیە لەسەر قەڵەوی و زیادبوونی کێشی ور جەستە و بە تایبەتیش کە ئاماژەمان پێکرد کە هەندێک هاوڵاتیان باسیەوەکەن کە ورگیان زیاترە بێت بە خواردنی نانی سپی. بێگومان ینی لە یادمان نەچێت سەرەتا ینی ئاردی سپی ئەو نانێکە لە بازارە ئەفرۆشێ بەشی زۆری لە ئاردی سپر دروست دەکرێت. ئاردی سپی کە لای هاوڵاتیان بە ئاردی سپر ناسراوە وەکو پێشتر بەڕێسان لە
ئاماژەتان بە کۆمەڵە زانیاریە خواردنی نان بە تەنیا نابێتەوەی قەڵاوی ئەمە زانیارێکە پێویستە هەموو وڵاتیەک بیزانێ و هەندێک مانای ئەوە نییە کە ئاڵێن ئاردی سپی دروست وایە نەخورێت ئاردی بۆر بخورێ ئاردی سپیمانە ئەوەیە کە ئەبێتەوەی قەڵەوی یاخود زیانەکانی گەلێ زۆرە یان هەندێک جار لێرە و لەوێ چاوەشەکاریەکەکڵێ ئەڵێ ئەماردنانەی کە ئێمە خۆی ژەهرە بێگومانەوە دوورە لە ڕاستیەوە بەڵام دروست وایە کە ئاردی بۆر پێکاتوە لە هەرسێ پێکاتۆکەی گەنم بریتە لە توێکڵەکەی لەگەڵ ئیندۆسپێرم لەگەڵ جێرمەکەی ناوی لە جەنینەکەی ناوی ئەمە ئاردی بۆرەوە ئاردەیە وەکو باوە ینی پێشووتر باپیرانمان دانێڵەکان بردووە لە ئاش خۆیان هاڕیویانەوە بۆتە ئارد و بەکاریان هێناوە ئەمەی کە لە ئێستا ئەفرۆشێت و لە زۆربەی جیهانە باوە زۆر بەکارهێنرێت چ لە نانەوەخانەکان چ لە شوێنەکانی تراکە بۆ خۆراکەکانی تر بەکارهێنرێ بریتە لە ئاردی سپی ئاردی سپی کێشەکەی کۆمەڵی کێشەی هەیە توێکڵەکەی لێکراوەتەوە لەگەڵ تەنیا ئیندۆس پێرمەکەیە بڕی زیاتر وزەیتیایە لەگەڵ نەمانی ڕیشاڵەکان واتە ڕیشاڵەکان گرنگن بۆ تەندروستی مرۆڤ ڕۆژانە پێویستمان بە نزیکەی گرامێک لە مادە ڕیشاڵەکان هەیە بوونی مادە ڕیشاڵەکان لەناو هەر خۆراکێکە ئەبێتەوە ئەوەی جرەنگتر برسیت بێتەوە بۆ ماوەیەکی جر و درێژتر هەست بە تێربوون بکەی بۆیە خواردنی نانی سپی یەکێکە لە ئەوانەی کە ئێمە لامان لە ڕووی زانستیەوە دروست وایە نەخورێت یان کەمتر لێ بخورێت بەڵام خاڵێک هەیە زۆر گرنگە ینی پێشتری باسم کردو لە پۆزێکی ئاماژەم پیاوە شتێک هەیە نابێت تامین بکرێەوەی کە ئێمە باسیەکەین کە خواردنی ئاردی سپی ئەگە بە بەردەوامی بڕێکی زۆری لێ بخورێت و ئەو کەسە خواردنەیەکی زۆر بخڕا بێتەوەی قەڵەوی بەڵام هۆکاری قەڵەوبوون کۆمەڵی هۆکارمان هەیە یەکەمیان ئەگە بڕی ئەو خۆراکە ئەو وزەی کە خۆین لە شەو ڕۆژەکە زیاتر بێ لە بڕی ئەو وزەی کە سەرفیەکەی بێگومانەمە هۆکارێکی قەڵەویە ئەو لە ڕووی خۆراکەوە کۆمەڵی هۆکاریشمانەیە هیچ پەیوەندی بە خواردن و شتەوە نییە پەیوەندی بە کۆمەڵی هۆکاری ترەوە هەیە بەس بۆی کە هاوڵاتی تێبگە ئەم تامینکردنە زۆر خراپە کرێکارێک لەشی ساق بە یاخود جوتیارێک ئەمە ڕۆژانە هیلاگە بە یاخود شوانێک ئەمە ناکرێت ئێمە بین ئەم زانیارانەی کە ئێستا ئەڵێن بەسەر ئەوە تەطبیقیکەین چکەوەی کە ئەم زانیارانەی کە من باسیەکەم بۆ کەسێکە کە تەندروست بێت بیەوەی تووشی نەخۆشی نەبێت لە هەمان کاتیشە زۆربەی ئەو کەسانێکی ئیشەکانی ئەم بڵێن هیلاکبوون و ماندووبوونی جەستەی نایە بۆ نمونە ئیشێکی وەکو بەڕێستان یا خودێکێک لەوانەی ئەم بەڕێزانەی پشتی کامێرایانەوەی فەرمانبەرەکان یاخود ئەو خانمانەی کە لە ماڵەوە ینی وەکو جاران جەستیان هیلاک نابێ بۆیە باشتر وایە ینی ئەگە بکرێ ئاردی ئەگە دەست بکەوێت و ببێتە کەلتور ئاردێکی ئاردی بۆر بخورێت لە جیاتی سۆدە خومرەی تێ بکرێت ئەمە ڕێگا دروستەکەیە لە هەمان کاتە لە یادمان نەچێ وەکو ئاماژەم پێە بڕی خۆراکەکانی ترمان لە یاد نەچێ ینی پێشتریش لەو پۆستی ئاماژەم پیا بوو کەس بە خواردنی نان و تەماتە یاخود بۆ نمونە بە نان و کاڵە قەڵەو نابێت بە سۆچی بڕێکی زۆر خواردم خۆی بەیانەکەی نان و ماس خۆی بەزنیوەڕۆ برنج و شلە و گۆشت خۆیت و ئێوارە شەر خواردنێکی تر خۆیت و ئێستا لە هاوینایە ڕەنگە لە هاوینە گەورەترین هۆکاری قەڵەوبوون سێشتە یەکەمیان دۆندرمە ساردەمەنیەکان لەگە خواردنەوە گازیەکان لەگەڵ شربەتی فرێش و چ شربەتی گیراوە ئەمانە هۆکارێکی زۆر سەرەکی قەڵەوبوونن لە هاوینە بەڵام ئەگەر هات و بەس بۆ کەسمان لەبەرز بڕی نان بێ بڵین ئەمنانەی خۆین پێویست ناکەیانی هاوڵاتیان بخینە دڵە ڕاوکیەکی زۆرەوە بەڵام دروستەوەیە کە پێیان بڵێین ئەگە بکرێت کەمتری لێ بخورێ لەگەڵ کەمکردنەوەی ئەو خواردانەی کە زیانیان هەیە و هیچ سوودیانە بۆ نمونە ئیشی هەویر شیرینی لانی کەم ئەمانە باسی و کەساناکەی کە تەندروستن کۆمەڵێکی ترمان هەیە ئێمە پۆڵێن یانەکەین بۆوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە وەکووانەی نەخۆشی شەکریان هەیە هەردوو جۆرەکەی بێ جۆری یەک بێ یاخود جۆری دوو بێ یان ئەو خانمانی لە کاتی تووشی شەکرەی دووگیانی بوو نەبوون لە کاتی سکپەڕیە ئەمانە دروست وایە لە جاتی ئاردی گەنم ئاردی جۆ بەکاربێنن ئەمەیان تەندروستە بەڵام ئەوانیش پێویستە ئاگایان لە کوی سیستمی خۆراکیەکەی هەبێ نەکتەنیا ئێمە بەس بڵین بە خواردنی نان لە بینی قەوسێکا قەڵەو ئەبین ئەگەر هاتوو نانمان نەخوارد ئێمە ورگمان نامێنێت ئەمە تاڕادێکی زۆر دوورە لە ڕاستیەوە بەڵام کەمکردنەوە و گۆڕینی ئاردی سپی ئاردی سفر بۆ ئاردی بۆر ئەمە هەنگاوێکی زۆر تەندروستە و هیوادارم ینی هاوڵاتیان گەر بکرێت لەسەر ئاستێکی فراوان ئەمە ئیشی لەسەر بکرێت باشە دکتۆر وەکو باسێکێڵی ئێستا نەبووتە کللتورێکی تەواو یاخود لە هەموو شوێنەکان ئاردی بۆر بەکار بهێنرێ
و هاوڵاتیانیش بتوانن و ئاردەبۆرە بکەن بە نان و بیخۆن. بەڵام ئەگەر ئەمە نەبوو ئەشبینین بە شێوەیەکی فراوان ئاردی سپی هەیە کەواتە من نەتوام خۆم بپارێزم لە خواردنی نان و سەمون هەموو ئەو بابەتانەی کە بە ئاردی سپی دروست دەکرێت و لە خۆمیان حرام کەم یاخود بە شێوەیەکی دیکە بتوانم پارێزگاری لێ بکەم نەخواردنی باشترە یاخود چۆن بەکارهێنانی. ڕاستەکە ینی ئەگەر ئێمە نانی ئاردی سپیمان ئاردی سپرمان قەدەغە کرد وتم پۆلین یەکەین بە دوو بۆ کۆمەڵێک ینی بۆ نمونە ئاردی گەنمە شامی بێ یاخود شۆپان بێت یاخود ئاردی جۆ بێت ئەمانە بڵم بژاردەیەکی تەندروستترن لە ئاردی سپر بەڵام هەر کاتێک لە هاوڵاتیەگەیان هاونەشتمانیەمان قەدەغە کرد وتمان تۆ نابێ نام بخۆیت بەدیرەکەی بریتە لە ئاردی جۆ یاخود لە هینەکانی تر بەس لە خایلەتمان نەچێت بۆ نمونە ئاردی جۆ یەکێکە لەوانەی هەویرەکەی هەڵ نایە نانەکەی زۆر بچووک دەرەچێ ینی لای وەکو خەپلەیەک دەرەچێ هینێکی بچووک دەرەچێ ڕەنگە تام و کێشەکەشی کەمێک نامۆ بێ بۆ نەبووتە کەلتور ڕاستەکە ینی ئێمە کەلتورێک بوو هەمان بوو لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەو کەلتورەمان نەما ینی نانکردن لە ماڵەکانە زۆر کەم بۆتەوە ئادی تیری بوورە نانی تیری و نانی هەورامی ڕەنگە بژاردەیەکی باشتر بن ئەوانە ئەکرێت لەوێ بۆ نمونە لە سلێمانی یاخود لە ئەو شارچکانەی دەوروبەری نانی تیری و نانی هەوراممانەیە ڕشکە و شمڵی تایە و ئاردەکەشی بۆرە ئەمەیان بڵێن بژاردەیەکی تەندروستە بەڵامە بەسمەوەیە کە هاونەشتمانیەک بە تایبەتی ئەوانەی کە ناچارن لە دەرەوە نام بخۆن ئەو خانمانانی کە فەرمانبەرن ینی شوێنی نانکردنمان نییە بە خاڵەکەیە قەت لە یادمان نەچێ ینی نانکردن ئەو زەمانەمان تێپەر بووە ئەوانەی کە لە شوقەکان و لە ئەپارتمانەکانە ئاژین و زۆربەی خانۆکان شوێنی نانکردن نییە و کارێکی هێندە ئاسان نییە کە ینی بڵین وەرە تۆ خۆت نانەکە بکە بە شوێنمان هەیە نانی تیری یاخود نانی هەورامی دروست دەکا و بە ئاردی بۆر ئەمەمان دەست ئەکەوێت بەڵام ئەگەر هاتوو ئەمەمان دەست نەکەوت باشتر وایە بڕێکی کەمتری لێ بخورێ ئەمە لە لان چکە لە بیرمان نەچێ نانێکێکە لە هەرە گرنگترین سەرچاوەکانی کاربۆهیدریت و یەکێکە لە گرنگترین خۆراکانەکان لە هەموو جیان یعنی ئار گەنم و ئارد و ئارد بە شێوەیەکی گشتی بە تایبەتی ینی گەنم یەکێکە لە ئاسایشی ئابووری ئەو وڵاتە ینی ئەوەی کە بڵێن ئارد ئەبێ بەڵام ئەو کەسانەی کە ئەتوانن نەیخۆن ئەمەیان بڵێن بژاردەیەکی باشترە چکە ئەو کاتە ئەگەر نەیخوات ئاردی سپی لە بینی قوسێکە ئەمە بژاردەیەکی باشترە بۆ ئەو کەسە ئەگە بە تایبەتی کێشی زۆر بێ یاخود قەڵەو بێت لە هەندێک سیستمان نەبێت ینی خاڵەکەی هاونیشتمانیانە بێ بیزانن ینی ئێمە کۆمەڵێ سیستمی خۆراکیمانەیە ئەوەی کە زۆر باو ئێستا لە هەموو جیهانە ترێندە و لە کوردستانی چەند ساڵێکە ینی لە ناو کوردستانە ینی بڵاو بۆتەوە بریتە لە سیستمی تۆ یاخود سیستمی هەروە سیستمی لۆکارب لەم سیستمانەیە نەنان ئەخورێت نە برنج ئەخورێت نە شەکول ئەخورێت لەگەڵ هەندێک جۆری کەمی میۆرەگە پێدراوە سیستمێکی تۆ سیستمێکی زۆر سەرکەوتووە بۆ دابەزاندنی کێش بۆ کۆنتترۆلکردنی هەندێ نەخۆشی و ئەمە نقطە سەری دەر ئەمە سیستمی کیتۆیە لۆکاروی شاوشێوەی ئەمەیە بۆیە ئەگەر هاتوو ئێمە باسی سیستمی کیتۆ بکەین ئەڵێ نەبێ نانە بەی جۆرەك نەخۆی چ ئاردی بۆر بێت چ ئاردی سپی بێواتە چ دانەوێت تەواوەکان بێ بۆیە ینی ئەو بەڵام ئەگەر سیستمێکی تۆ نەبێت سیستمێکی تۆ ینی بۆ کاتێکی دیاریکرا و زۆربەی کەسەکان ڕەنگە نەتوانن بەردەوام بن و لە هەموو جیانی شاوڵاتیان ناتوان بەردەوام بن لەبەرەوەی چێچۆکەی گرانە و لە کەمێک نامۆیە بەخوانی کوردی باشە دکتۆر سیستمێکی تۆ باشە بەڵام تەندروستە بەڵێ پێم خۆشە ئاماژە بۆ بێ ئایا سیستمێکی تەندروستە ئەگەر بەردەوام بێت سیستمێکی تۆ ینی تا ئێستا ئێمە لێکۆڵینەوەیکی درێژخایەنمان نییە ینی کەسێکمان هەبێ بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ ماوەی دروژێر لە زمانی پزیشکیە لانی کەم 10 ساڵ یاخود زیاترە بەڵام ئەگەر ماوەیەکی بڵێن کورتخایەنی وەکو 2 ساڵ 3 ساڵ بێت ئەمە تێژینەوەکانمان هەیە بە تایبەتی ئەگەر بە شێوازێکی زانستی تەواو بکرێ لەگەڵ پڕکردنەوەی ئەو نەقسی ڤیتامینەکان ئەو کەسانە بەڵێ سیستمێکی سەرکەوتوو تەندروستە بەڵام وەکو هەموو سیستمێکی خۆراکی ئەگە بێت و زیادە ڕێوی بکرێ یاخود بەکەم و کوتی جێبەجێ بکرێت کۆمەڵێ زیانی هەیە بێگومان وەکوەوەی کە بڵێن تەندروستە لە سا سیستمێکی تەندروست نییە هەندێ کاریگەری لاوەشی هەیە لە ماوەیەکی درێژخایەنە بەڵام سیستمی کۆکی تۆ ئێمە بەکارێنین بۆ نمونە بۆ دابەزاندنی کێش ئەمە یەکەمیان دوێمیان بۆ چارەسەکردنی هەندێ نەخۆشی بۆ نمونە ئەو کەسانەی کە
نەخۆشی شەکریان هەیە جۆری دوو لەگەڵ چارەسەکردنی هەندێک لە مناڵیشا لە مناڵە بەکارێنرێ بۆ چارەسەکردنی هەندێک ئەو کەسانەی کە پەرکەم و گەشتیان هەیە لە ڕێگەی دەرمانەوە کۆنتترۆل ناکرێت بەڵام ئەم خاڵە زۆر گرنگە ئەو مناڵانەی کە ئەو سیستماکەن ئێمە باسی خاریجەکەین لەوێ بە ئاسانەیە گەنە نەخۆشخانەکان بە بەردەوامی لەژێر چاودێری پزیشکان بۆیە لە ئێرە ئەگەر ئەو فەحسەکانیان بە بەردەوامی بۆ کرێتەوە بێ ئەو بۆی کاریگەری لەسەر گەشەی نەبێ مناڵەکە باڵای کورد دەرنەچێت دەمانە لە کوردستانە بۆ مناڵە بەڕای من هێندەی سەرنجماوە سیستمی تۆ بۆ مناڵان ئەو توانایی کە سەرپەرشتی و پەیوەندیکردنی بە دکتۆر و داخڵبوون لە نەخۆشخانە هەبێ وەکو خاریج لێمە نیمانە بەڵام سیستمی وەکەوەی کە بڵین تەندروستە سیستمی تۆ سوودی زۆرە بەڵام ئەگەر بێت و بۆ ماوەیەکی درۆژخایەن بکرێت ڕەنگە ببێتە هۆی هەندێک کێشەی وەکو بەردی گورچیلە یاخود بەردی زراو کۆمەڵێک کەس هەن نابێت سیستمیکی تۆ بکەم بۆ نمونە خانمێک کە دووگیانە نابێت پێخیتە بەر ڕستکیەوە چکە تا ئێستا هیچ چێژوینەوەیەکمان نییە لەسەر خانمان کرابێ هەر لەسەر خانمانی دووگیان هەر نابێت هیچ چێژوینەیەکی زانستی بکرێت چونکە پەیوەستە بە مۆڕاڵ و بە ئەتێکتی پزیشک و بە ئەو سوێنەی خواردوتە تۆ لەسەر کۆرپەلەکە تۆ ماپیۆت نییە باسی لەسەر بکەی بۆیە جارە لە خانمانی دووگیان ئەویان کارێکی غەڵەتە ئەو خانمانایی کە شیری ژێن بەڵێ باشە دکتۆر کامەران شمانکی یەکەمە بۆ ئەوانیش نابێت سیستمێکی تۆ بکەن بەڵێ باشە ئەمە باسێکی ئەومان بۆ بکە ئێستا باسی سیستمێکی تۆت کرد و ئەو ڕێژیم یاخود ئەو خواردنانی خراپە و نانی سپی تا کەم کرێتەوە گەر لە بەرامبەرە نانی تیری هۆرامی بخورە باشترە ئەمە بەلایەنە تەندروستەکە بەڵام ئێستا خەڵکێکی زۆر پەنا بنە بەر نەشتەرگەری بڕینی گەدە ئەمەش بۆ خۆی ئەچێتە قاڵبی کێشدابەزاندن کە لە ١٨ گەدەکە بڕدرێ ئێوەی پزیشکان تا چەند لەگەڵ ئەم ڕێگەیەدان بۆ دابزاندنی کێش یاخود بۆ لاوازبوونی جستەیەکی قەڵەو ببوورە بۆ ئەوەی کە خانمانی دووجانەوە ئەو تایتەڵە نووسرا خانمانی شیردەر لە ماوەی شەشمانگی یەکەمان نابێت هیچ ڕیجێمێک بکەن خانمانی شیردەر ماوەی شەشمانگی یەکەم نابێت هیچ ڕیجێمێک بکەن لە دوای شەشمانگەکەەوە ببوورە ئەگە مناڵەکە گەشەوشی تەواو بێ ئەو کاتە ئەتوانن پزیشکەکە بڕیار بەڵام لەسەر خانمانی شیردەر هیچ تێژینەوەیەکمان نییە ئەبێت ساڵەکە تەواوکە ساڵی یەکەمیان لەبەرەوەی گەشەی مناڵەکە بە زۆری لەسەر شیری دایکەکەیە بەڵام شەشمانگی یەکەم نابێت هیچ جۆرە ڕیجێمێک بکەن لەبەر تەندروستی کۆرپەلەکە و چکە مناڵە ساڵەکە بە شیرەکە ئەخوات بۆیە کاریگەری لاوەکی لەسەر شیری مناڵەکە بێ لەگەڵ لایەنی دەرونی خانمەکە بەنسبەت نەشەرگەری بڕینی گەدەوە ڕاستەکەی ئەمە وەکو دوا چارەسەردا ئەمرێ بۆ چارەسەرکردنی قەڵەوی ئێمە قەڵەوی کۆمەڵە پۆڵینێکمانەیە قەڵەوی کێش زۆریمانەیە قەڵەوی سادە قەڵەوی مامناوەن قەڵەوی زۆر لەگە قەڵەوی کوشندە ئەوانەی کە قەڵەوی کوشندە نیان کۆت قەڵەویەکی زۆریان هەیە لەگە قەڵەوی مامناوەن بەڵام نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو نەخۆشی شەکرە کە کۆنتترۆل نەکرێ نەخۆشیەکانی دڵ ئەمانە بەرجێگەکە تەمەنیان سەروبی ساڵ بێ یانی ئەمانە ئەگەر هاتوو نەیانتوانی داوازین ئەو کاتە وەکو دواڕێگە و دوا چارەسەر بریتە لە نەشەرگەری بڕینی گەدە لە 180 ئەبرێ ڕێگەیەکی زۆر سەرکەوتووە بۆ دابەزاندنی کێش و لە هەمان کاتە لە 170 چیە و کەسانەی کە نەخۆشی شەکریان هەبوو قەڵەو بوون زۆر قەڵەو بوون یاخود نەخۆشی بەرزی پیشاری خوێنیان هەبوو لە 182یان ئەمانە نەخۆشیەکەیان نامێنێ بەڵام لە یادمان نەچێ ئەویش کۆمەڵێک کاریگەری نەرێنی هەیە لەسەر تەندروستی بۆ نمونە زۆربەی ئەوانە پێویستەکە مادەی ڤیتامین B12 هەیە بە درێژاییشیانیان ئەبێ مانگانە دەرزیەک لە خۆیان بن ئەگەری زیاتریان هەیە کە جارێ لە سەرەتای سێمانگی یەکەمان ڕەنگە زۆر بڕشێنەوە کەمە خۆن و بڕشێنەوە ئەمە خاڵێکیان خاڵێکی تریش هەیە کە ئەمەیان ڕەنگە کاریگەری لاوەکی بێ بۆ جوانکاری پێسەکانیان زۆر شۆڕە بێتەوە ئەوانەی کە کێشیان زۆرە بەس وەکو ڕێگایەک یعنی یەکەمیان تەمەنەکەی زۆر گرنگە دووەمیشیان وەکو هەموو لە شەرگەلێکی گەورە ینی ڕاستەکەی ئەگەری ڕوودانی هەندێک مزاعفات و ماک هەیە ینی وەرگرتنی بەنجی عام ئەمە خۆی لە خۆیە ڕسکێکە ینی ئەگەر هەیە هەندێک کێشە ڕووبات دوایی پێویستە پزیشکەکە بۆ نەخۆشەکەی ڕوون کاتەوە بە زۆکو وتم وەکو چارەسەر ئێمە لە قەڵەوی کوشندە ینی واتەوازە نەخۆشەکە بێنی بە قەڵەوی بمێنێتەوە ژیانی لەدەزەیە ئەوانەی کە قەڵەویەکەیان زۆرە یاخود مامناوەندە بە شەکرەکەیان بە هیچ شێک کۆنتترۆل ناکرێ یاخود نەخۆشی دڵیانەیان بەرزی پیشاری خوێن ئەمانە تۆ بەناچ ئەبێ داوەزن بەڵام ڕیجێمیان تاقی کردوێتەوە یان ناتوانم پابند بن
لەو کاتەیە پەنا ئەبینە بەروێ وەکو دوا ڕێگا بەس لە کوردستانە هێندەی من ئاگادار بم کۆمەڵی هاوپیشەمان و کۆمەڵێ لە گەنجەکان زۆر بە جوانی نەشەگەریەکە ئەکەن بەڵام خودی پرۆسەکە پێویستە یەکسەر وەکو یەکەم ڕێگا ینی تاقی نەکرێتەوە هەندێک کەسێکی لە 100 کیلۆ کەمترە بەس 20 کیلۆی زیادە ینی ڕاستەکەی وەکو ئاسانکاری نییە لە منەمەوێت دابەزم بەس تااقەتی ڕیجێمم نیێوەمانە ئەو کاتە ڕاستەکەی پزیشکەکان و هاوپیشەکانیشمان بۆ هەموو کەسێکی ناکەن بەس ڕەنگە لە دەرەوەی وڵات لە یادمان نەچێتە دەرەوە چێ بۆ یەکێ لە وڵاتە راژێستەیەکان ئەو کاتە لەبەرەوەی ئەچێتە خانەی بازرگانیکردنەوە ئەو کاتە ئەو کێشەیان نەکرێ ینی بەڵام وەکو ڕێگا چارەیەکێکە لە ڕێگا سەرکەوتەکان و بەڵێ باشە دکتۆر ئەمە بە دەرفەتی ێزام کە لێرەوە بە کورتی وەڵامم بیتەوە لەبەر ماوەی بەرنمەکە کە بەرەو کۆتایی ڕوا ئەوەندە پێمان بڵێ کە باشترین سیستمی ڕێژینکردن چۆنە و بۆ ماوەی چەندێکە گەر بە کورتی پێمان بڵێ چونکە ئەبینین هاوڵاتیان زۆر پرسیارەکانیان ڕوویتۆکەنەوە و دکتۆر کامەران هەمیشە لە ناو خەڵکە دیارە کە بە چ شێوەیەکی تەندروست ڕێژیم با بەو کەسانەی کە ئەیانەوێت کێشیان دابەزێنن لێرەوە پێمان بڵێ کام جۆرە و ماوەکەی چەندێکیش بێ تەندروستە. ڕاستەکەی ئەنی ئەبێ جیاوازی بکەین لە ناوان ڕیجێمێکی تەندروست و سەرکەوتوو لەگەڵ ڕیجێمی خێرا. ڕیجێمی خێرا کە یارمەتی خێرادابەزاندنی کێژەیە بریتێ لە کیتۆ لە لۆکار بوو ساوتبیست و ئەمانە نان و برنج و شتیانە ئەخرێ بە ماوەیەکی دیاریکراو ئەمە زۆر بە خێرایی کێشە داوەسێ و سەرکەوتووە بەڵام ئەگە بڵێن باشترین ریجێم چییە تا ئێستا باشترین ریجێممان نییە چکە ڕۆژێک کەوتمان ئەم ریجێمە باشترین ریجێمەکانی تر هەمووی ئەخرێتە لاو تەنیا باز لەسەرەوە ریجێمەکرێ بەپێی ئەوەی کە من خوێنومەتەوە ئاگادار و زانیاریم هەبێ هەندێک ریجێممان هەیە ینی بۆ نمونە ریجێمی خۆڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە دەریای سپی ئەوەی کە بڵێن لە ئەو خواردانەی کە وەکو لە یۆناان و لە لوبناان ئەخورێت یاخود کۆن خۆراوە ئەمە ریژێمی ئەمە لە هەمویان وەکو ریڤیژین بازەکرێت بەسکو لە ڕووی زانستیەوە باشترین ریجێم ئەوەیە کە بتوانین بەردەوام بین بێ ئەوەی کە هیچ زیانێکی یاخ و کاریگەریەکی زۆر گەورەمان هەبێت لە کەمی ڤیتامینەکان لەگەڵ کەمی کانزاکان هەروە لایەنی دەرونی لە یادمان نەچێندە سیستم هەیە زۆر کێشەیە لە هەمان کاتە ئەو کەسە بتوانێت بۆ ماوەیەکی دروژێش بەردەوام بێ خەڵک هەیە زۆر گرنگیشە لە دوای واسێنانی ئەو کەسە خێرا زۆر قەڵەو نەبێتەوە و خواردنەکانی ئەو ریجێمە بەردەست بێ نابێت تۆ ریجێمێک بۆ یەکێکدا بنێ بڵێن ئەم ریجێمە زۆر سەرکەوتووە بەس خواردنەکانی بەردەست نەبێ یەکێ لە کێشەکانی ینی سیستمی کیتۆ سیستمی لۆکارە بریتێ لە کۆستەکەی لە پارەکەی نرخێکی زۆری تیە چێ و خواردنانەی کە بۆ کیتۆی نەکرێت بەشی زۆری هاونیشتمانیان و وڵاتانی ئەوانەی کە پێش نەکەوتو ناتوانن بیکردن ینی دروست بڵێن ئەو خواردنانەی کە لە سیستمەکە دایانێن بریتێ لە گۆشت و لە مریشک و لە ماسی ئەمە بۆ کەسێک ڕەنگە بتوانێت بەڵام ڕێیادمان نەچێ ئەو کەسە خێزانی هەیە 5 کەسێکن یاخود لە شوێنەکە یان ڕەنگە لە هەموو شوێنێکە بەردەست نەبێ هەموو شەمەکانی بەردەست نەبێ لە دەرەوە نام بخوا بەردەست نەبێ باشترین سیستمی خۆراکی حەزەکەی لە داهاتووە ئەگەر فرسەتێکە بوو یان لە پۆستێکە ئینویستم وی نێرم بۆ سایتە بەڕێزەکەدان ئەگەر ڕوونیکەنەوە ینی بڵێن سیستمەکان پۆلی نەکرێت زۆر باشە ئێمە سپاس دەکەین بۆی کە هاوڵاتی بزانێ بەڵام باشترین سیستم ئەوەیە کە خۆراکەکانی بەردەست بێ ئەو کەسە بتوانێت لە کەسێکەوە بۆ سێکی تر لە یادمان نەچێ خۆراک بریتە لە شتێک بەدەل لە بەهازانستی و خۆراکیەکانی بریتە لە تام و چێژەکەی ئێمە هەندێک هاوڵاتیمانەیە بۆ نمونە هێلکار ناخوات هیچ حساسەتی پێ نییە بەزنێک خواردو و یان لە هاوینا پێی ناخورێت هەندێک کەسێکی ترمانەیە گۆشی سوور هەر ناخوا تەنیا گۆشی مریشکەخوا هەندێک کەسی ترمانەیە ماسی بە هیچ جۆرێک ناخوا یان ماز ناخوا یاخود پێی ناکەوێت ینی ئەمانە ئەبێ لە یەکێکەوە بۆ یەکێکی تر بیگۆڕین بەزۆکەوەی کە بڵێن سیستمێک ئەم سیستمە لە هەر هەمووی سەرکەوتووە ڕاستەکەی جارە نەگەیشتونەتەوە قۆناغی بەڵام وەکو وتم باشترین سیستم ئەوەیە ئەو هاوڵاتیە بتوانێت بەردەوام بێ و خواردنەکانی بەشی زۆری بەردەست بێ سیستمەکە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر ئەگۆڕێ و کەسانەی کە لە شوێنی کارەکانیان لە دەرەوە نانەخۆن ئەبێ خواردنەکانیان لەو شوێنە بەردەست بێ نەک وەکو یەکێک من لە ماڵەوە دانیژبم هیچی شوکارم نەبێت و ناببورێنی هیچ ئەرکەکەم پێویست بۆ نەکائین ببم لەگەڵ وەرزشکردن لە یادمان نەچێت لە وەرزشکردن و لەگەڵ شێوازی خواردنی تەندروست و شێوازی ژیانی تەندروست یەکێ لەوە کاری قەڵەوی کە بەداخەوە زۆر خەڵک ڕەنگە پشتگوێ بکە بریتێ لە تێکچوونی خەو درەنگ خەوتن نەخواردنەوەی بڕی پێویست لە ئاو نەخواردنی ژەمی بەیانی کوردەگە دەوامی نەبوویان ئیشی نەبوو ڕاستەکەی پێی حیفا سەلێقە و بۆیە زۆربەی کات بۆ نمونە ئێستا وەرزی هاوینە زۆربەی تەنانە مناڵەکانیشمان کە بە دیاردەیەکی زۆر هەڵەیە
تا درنگانێک بە خەبەر نۆهێنا درەنگ خەوتن یەکێکە لەوە کاری قەڵەوی یەکێکە لەوە کاریەوەی کە ڕید لە کاتی ڕیجەمکردنا کێشت دانەبازێت یان زۆکەم دابەزێت. دکتۆر کامەران ژاژڵەی سپاس بۆ زانیاریەکانت بۆ هیوایین کە تەواوی زانیاریەکانت سوودیگەاند بێ بە بینەران و بیسەرانی ئەمەش سپاس بۆ تۆ. تۆ سپاس بێەوە بۆ ئەم دەرفەتەوە بە هیوای تەندروستێکی باش بۆ مولایەک. بە کۆتای هاتنم بە گفتوگۆکەم لەگەڵ دکتۆر کامەران ژاژڵەی تایبەت بە قەڵەوی و خواردنی نان و ڕێگە تەندروستەکانی ڕێژیمکردن کۆتایی هێنم بە بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی بانی 24 بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان.